بینەرانی عزیز سڵاوتان لێبێ من یادگار فایەخمەم شۆ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێری پایتەختەوە لەگەڵتانە بم جیاواز لە شەوانی ڕابردوو کە لە سلێمانیەوە لەگەڵتان بووین. ئەم شەو میوانێکی تایبەتمان هەیە جەنابی دکتۆر جعفەر ئێمینکی جێگری سەرۆکی پارلەمانی کوردستان مەبەستمان لەگەڵ جەنابیان لە سەر کۆمەڵێک پرسی هەنووکەیی و کۆمەڵێک بابەتی ڕابردووش قسە بکەین لە ناویانە دۆخی کوردستان، دووری مەودای نێوان پارتە سیاسیەکان، ڕۆڵی پەرلەمان لە نزیکردنەوەیان، هەبوونی دەست پێشخەریەک بۆ بێگومان قسە لەسەر پرۆژە یاسایی چاکسازیش دەکەین کە لە جارێک لە جارەکان کاتێک لە کاتەکان پەسەند کرا بەڵام هاوڵاتیان زۆر دڵیان خۆش بوو پێیان وابوو کە ئەمە دەرگایەکی خێرە بەڕوویاندا کراوەتەوە و پەرلەمان ڕۆڵێکی باشی گەڕاوە بەڵام وەکو ئەوان ئەڵێن بەداخەوە دیسانەوە گەڕاوەتەوە ناو پەرلەمان و بێگومانم شەو لە ڕێگەی کاک دکتۆرەوە مانەوێ بزانین چارەنووسی چییە و چی بەسەر هاتووە و هیوای تاوتوێکردن و پەسەندکردنی هەیە بەم زوانە. بێگومان ناکرێت لە گەڵجێگری سەرۆکی پەرلەمانە باس لە هەڵبژاردننی داهاتووی هەرێمی کوردستانیش نەکەین. ئەم هەڵبژاردنە ئایا ئەو کاتێک کە بۆی دانراوە لە کاتی خۆیان ئەکرێت ئەگەری دواخستنی هەیە و ئەگەر دوا بخرێت سیناریۆکانی دواخستنی چین و چۆن دەبن بێگومان باس لە بڕیاری لابردننی پاشەکەوتی شەکەین کە ئەمەش یەک بوو لەو مژدانەی کە لە دەڕۆژی یەکەمی مانگی ڕابردوو جەنابتان لە پرێس کۆنفرانسێکە باستان لەوە کردبوو کە کاتی دیاری ئەەکەین. ئەویش باسێکی ترە من زیاتر ناڵێم. بەڕێز دکتۆر جعفەر ئێمینکی جێگری سەرۆکی پارلەمانی کوردستان سڵاوتان لێبێ سپاس بۆ دەرفەتە ماندوو نەبن بینەرانی خۆشەویست هەر بژین هەر ڕێک لەو پرسیارەوە بچینە ناو باسەکەمانەوە. دۆخی هەرێمی کوردستان کاتێک دێتە سەرباسی پەیوەندی نێوان پارتە سیاسەکانی کوردستان پەیوەندیەکی ئاڵۆز و ناجێگیر بوو و مەودای نێوانیان و پەیوەندەکانیان ئێجگار دوور بوو هەر بەڕێژەیی هەر پارتە و بۆ پارتێکی دیکە. بەڵام کاتێک لە دوای 12 یارەوە هەڵبژاردننی عێراق کرێ لە جیاتیەوەی نزیک بنەوە بینیت زیاتر دوور کەوتنەوە. من ئەمەوێت لەو ڕەهەندەوە لەو بوعدەوە قسەی لەسەر بکەین. ئێوە وەکو پارلەمانی کوردستان چۆن ئەڕوانە ئەم پەیوەندیانە و پێتان وایە کە کاریگەری نەرێنی و سلبی ئەم پەیوەندیانە واکا کە ئێمە نەک لە سەراستی ناوخۆ لە پەیوەندی لەگەڵ عێراقیشە لاواز بین؟ دیارە ئەو پەیوەندیانە پێش هەڵبژاردننی 12 گولان ئالۆز ینی پەیوەندی ئالۆز بوون، ینی هەڵبژاردنش هاتە سەرێ زیاتر ئالۆز بوون و ئێستاش هاڵۆزن. ئەوەی پەیوەستە بە هێزە سەرەکیەکانی کوردستان ئارامیەک پێوە دیارە و ئاسایی بوونێک پێوە دیارە. مەبەستم ئەو لانەی کە لە سەرەتاوە لە هەرێمی کوردستان هەبوون بەڵام هێزی تازە دروست ببوون. ئەو هێزەی تازە دروست بووی ئینسان ناتوانین مەزەندە بکەت چۆن بیر دەکەنەوە بە شێوازە خۆ ئامادە دەکەن لە ناو پرۆسەی سیاسیدا ڕۆلیان هەبیتن. ئەوەی دوو پرۆسەمانەنە، پرۆسەیەکی سیاسیمانەیە، پرۆسەیەکی دیموکراسیمانەیە. هەیە لایەنی سیاسی ڕۆلیان لە ناو پرۆسەی دیموکراسی لە ناو پەرلەماندا نییە، بەڵام لە ڕووی پرۆسەی سیاسی هەنە ڕۆلی خۆ دەبینن با کورسیان شنەوی لە ناو پەرلەمانی کوردستاندا. باش بۆیە پرۆسەی سیاسی پەیوەستە بە سەرکردەکانی سیاسی، سەرکردە لایەنەکانی سیاسی دەست پێشخەری هەنە، بەڵام من دەڵێم لە دوای ئەوەی ئەنجامی هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق ئەوە یەک لای ببیتەوە ئەو دەست پێشخەریانە تەسەوڕ دەکەم لە قۆناغی دەرباز دەبن بۆ قۆناغێکی تر بەرەو ئاسایی بوون. بەڵێ دەست پێشخەری پارتی سیاسیە کەسایەتیە یان چییە؟ دەست پێشخەری من ئاگادارم لەلایەن پارتی هەمیشە پارتی ئامادەی خۆ دەربڕیوە. خودی جەنابی سەرۆک بارزانی مەکتەبی سیاسی پارتی هەمویان لەسەر خەتن لەگەل لایەنەکان دابران نەبووە و هێلی سوورش نەبووە بۆ کەس، بەڵام لایەنی ترش دەست پێشخەریان نەبوو. ئاگاداری کە یەکەتی نیشتیمانی کوردستان دەست پێشخەری هەبوو، بەڵام هەموو پەیوەست بوو بەوەی دەرئەنجامەکان کەی یەکلایی دەبنەوە بڕیارەکانی دادگای ئیتیحادی، بڕیارەکانی پەرلەمانی عێراق، هەرچەندە بڕیارەکانی پەرلەمانی عێراق پێچەوانەی تەوقعاتی هەموو کەسێکی سیاسی بوو لە وڵاتەدا کە نەدەکراوان بەو شێوازە بێنە ناو ئەو بابەتە زیاتر گرفتەکان ئالۆز بکەن. من وا دەبینم لە هەرێمی کوردستان دۆخەکە لە مەودایەکی نێزیکدا بەرەو ئاسایی بوون دەچێت. باشە
من ئەمەوێ یەک تۆ زیاتر لەسەرم پرسە بۆستین چونکە بەنسبەت بینەرەوە پرسێکی ئێجگار گرنگە و جەنابیشتان کە ئاگادارن ینی باس لە دەست پێشخەری پارتی کرد باس لە دەست پێشخەری جەنابی سەرۆک بارزانانی کرد ئەمەوێ بزانم دەست پێشخەریەکان تەنها لە ڕێگەی ڕاگەیاندنەکان و ڕاگەیاندرا و بەیاننامەوە بواتە دوور بە دوور بووە یان بڕاستەوخۆ لەگەڵ پارتە سیاسەکان قسە کراوە نا مەسلەی ئەلام ئەوەندە پرسێکی ئەلامی نەبوون تاتۆ ئەوەندە لە ئەلام بەزەقی باسی لێ بکەیت ئەو ئیشی ئەوە نییە تۆ مەسەن بۆ پروپاگەندا باسی لێ بکەیت مەسئولیەتە ئاما مەسئولیەتەکەش دەمانەوێت سەر بگریتن سەر بگریت واتە ئەو پەیوەندیە نەپەشراوە پەیوەندی لەگەڵ ئەو لانانە بەردەوام بووە ئەوان وەڵام و تەجاوبیان هەبوو بۆ ئەوان تا ڕەدەیەک وەڵامیان هەبوو بەڵام وەکو گوتم لەبەر باری سایکۆلۆژی ئەو لانەنە لەسەر دەرئەنجامی هەڵبژاردنەکان وەکو پێویست ئامادە نەبوون بەڵام ڕەتیان نەکردووە یعنی ئەو دەست پێشخەریانە ڕەت نەکراون بەڵێ کە ڕەت کراون ڕەت نەکراون بەنێ پاساوی وانە ئەوە بۆ ئەم بارودۆخە بە یەک ینی بەرەو ئەوە بچیتن کرانەوە بچیتن بەرەو کۆتایی بچیتن و ئەو کاتە من ئەو بڕوام هەیە کە لە هەرێمی کوردستان پێش هەموو لانی تری عێراقی ناومالی کورد بەرەو دووبارە ڕێخستنەوە دەچین باشە من لەگەڵ سەرکردەیەکی زۆر دیاری کوردستان چاوپێکەوتنیەکەم کرد دوای بەرنامەکە ئەوەی لە ناو ڕاگەیاندنە پێوترێ ئۆف ریکۆرد چەند شتێکی باس کرد یەکێک لەو شتانەی باسی کردوتی کاتێک ئێمە ویستومانە بەرەو لای لایەنەکان بچین لایەنێک یان دوو لایەن بە دیاریکراوی و تویانە لەگەڵ یەکێتی و پارتی لەسەر مێزێکی گفتوگۆ دانانیشین تا هەڵبژاردننی کوردستانیش نەکرێت ئێستا ئەوە گۆڕاوە ئەوە نازانم لە چ ڕوانگەک بەو شێوازە باس کراوە ئەوەی من دەبینم من دەیخوێنم ئاسایی بوونەوەی ینی باری سیاسی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان مەرجە بۆ ئەوەی تو بتوانانی بەرەو هەڵبژاردنەکی سەرکەوتوو لە هەرێمی کوردستان بچی خۆی ئەمە زمینە سازیە بۆ تۆەوەی هەڵبژاردنەک بکەی پاک و بێگەرد بیت هەڵبژاردنەک بیکەی کە هاوڵاتیان زیاتر پێشوازی لە پەیامی لانە سیاسەکان بیکەن یعنی ئەو گرژی و ئاڵوزی کە لایەنێک گرێوی لەسەر بیکەێت تەسەوەر دەکەم وەکو ئەوەی عێراق لێ دێتن ینی بەزەرێ ئەو لایەنە نەدەشکێتن لەبەرەوەی خوێندنەوەی من بۆ ئەو لانە جنابەت باست لە لایەنی سایکۆلۆژی و پارتە سیاسیانەکەت بۆیە منیژە و پرسیارم کرد خۆی ئەگەر لایەنی سایکۆلۆژی و پارتە سیاسیانە پێویستی بەوە بێ کە باس لەوە پارتی باس لەوە نەکا کە قسەی لەگەڵیان هەیە و لیان نزیک بۆتەوە کەواتە سبینێ تا ئەم هەڵبژاردنەش ئەنجام نەدرێت ئەوان ئامادەنین بێنە پێشەوە بۆی بتوانن لە هەڵبژاردنە بڵێن بۆ ئێمە لەگەڵ پارتیە ناکۆکی نێشتا خۆی ئەوە بەکاری بهێن ئەو بابەتەکە ڕەنگە هەندێک لاان وابن بەڵام من دڵیامە زۆر بێ هەرە زۆری لایەنەکان پێیان خۆشە لاپەڕێکی نوێ بکرێتەوە لاپەرێکی سیاسی نوێ بکرێتەوە گرە و لەسەر تووڕێی خەڵک و لەسەرەوەی پێشتر ئەوەی گوێندان زیاتر بە لایەنێکی سیاسی کە بەشداربی لە دەسەڵاتی هەرێمی کوردستان زیاتر بیدات زیاتر دەنگنیت ئەوە دەرچووەوە درویە ئەوە ڕاست نییە پێچوانەکە ڕاستە لایەنەکانی عێراقیش کە گرەویان لەسەرەوە کرد تا کورد بچەوسێنەوە و تا هێرش و فشار لەسەر کورد دروست بکەن ئەوان دەنگی زیاترێن بەڵام ئەوانەی زۆرترین فشاریان لە کورد کرد و زۆرترین پێشلکاریان بەرامبەر بوون دۆڕاندیان ئەوان زەرمەندی یەکەم بوون و بەڕاستی شەمە زۆر دەرسی تێدا بوونم هەڵبژاردنەی 12/5 ئەو لایەنی سیاسی ینی بوونەوە و بێبوونەوە ینی بە مناسبە و بێ مناسبە زیاد پرۆ بڵێن حکومەتی اتحادی بوون و دژی بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان دیار بوو چەند هەڵەنە دیار بوو چەند زەرەریان لە بەرژەوەندی باڵەکانی هەرێمی کوردستان داوە و دڵنیامە لە هەڵبژاردننی سین و باجەکەی زیاتر دەدەن دیار بوو شەو لەنەی عێراقیش گرە و لەسەر دابەشبوونی کورد دەکەن و پەرتەوازەی کورد دەکەنەوەش بە هەڵەنە دیسان هێزە سیاسیەکانی سەرەکی لە کوردستان دەتوان ڕۆلی خۆ ببینن کەواتە زۆر بە کورتی دۆخی نێوان خەڵکی کوردستان باوەڕ بکە لە کات و ساتی ینی کە ببیتە محەک بڕیاری خۆ دەدێت و بەرگری لە بەرژەوەندی باڵەکانی خەڵکی کوردستان دەدێت باشەوەکو دانانی خاڵێک کۆتا خاڵ بۆ ئەو باسە پەیوەندی نێوان پارتە سیاسیەکانی کوردستان بەم زوانە ئاسایی ئەبێتەوە من وا دەبینم بەو زوانە ئاسایی دەبێت چونکە دەزانی هەنگاوی
سەرەکی پەیوەندی لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان نەپچرانی هەبووە ڕاستاندا ئاڵۆزی تێکەوتووە بەڵام بەو ڕادە نییە کە ببیتە کەلێنێک واتە ئەمە ئەوەشی ڕوویداوە بای ئەوە نەبوو کە کەلێن لە نێوان یەکێتی پارتی دروستکات زانی چۆنە جزئی بووە قەت نەبووە گشتگیر و کولی لەبەرەوە ئەو جزئیە وەکو جزئی ماوە هەر جزئی ماوە و بە شێوەیەکی جزئیش باوەڕ ناکەم وا بە ئاسانی چارەسەر یەکێتی و پارتی لە ئێستادا دنیابینیەکی هاوبەشیان هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان من نالێم دنیابینیەکی هاوبەشیان هەیە بەڵام خاڵی هاوبەشی زۆری تێدا هەنا باش باسێک کە بە نسبەت تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە بە نسبەت پەرلەمانی شەوە گرنگە چکە پەرلەمانتاران و پەرلەمانیش سەرۆکایەتی پەرلەمانیش هاوڵاتیم هەرێمن پرۆژه یاسای چاکسازی هەنگاوێکی باشی بڕی گفتوگۆی لەسەر کرا بەڵام لە ناکاو وەکو بڵێ لە نیوەی ڕێگا ئەم پرۆژە ئەم یاسایە کرایەوە بە پرۆژه یاسا گەڕایەوە ناو هۆڵی پەرلەمان بەڵام لەوەتەی گەڕاوەتەوە پەرلەمان پشووەرەگرێ و تا ڕادەیە کەستەکەی پەرلەمان ئەگەر بتوانم ینی هەڵە نەبێ و دەستەواژەیە بەکاربێنم خۆی ئەدزێتەوە لە تاوتوێکردنی ئەم پرۆژه یاسایە فعلەن وایە من دەڵێم بە قەراری قەتعی وان نییە باش پەرلەمان ناتوانێت خۆ بدەزێتەوە لە ئەرکێکی وا گرنگ ینی بۆ پەرلەمان شانازیە و پرۆژەیەک لای بکەتەوە من دەڵێم لە ناو پەرلەمانی کوردستاندا هەموو پەرلەمانتار وەکو یەکبیر ناکەنەوە بەڵام بەرپرسیارەتی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی ئێمە بەرپرسیارەتێکمان هەلگرتووە و بەردەوام دەکەین هەر پرۆژێک بێت لەلایەن حکومەتەوە بایەخی پێدەدەین نە تەنیا یاسای چاکسازی ئەوە بایەخدانێکی تەواوی پێدەدەین و یعنی وەکو دەڵێن لای ئێمەش ئەوە پرسێکی زۆر گرنگە و ئیشی کراوە بەهاوبەشی ئیشی لەسەر کراوە ئەوەی ڕوویدا لە دەستی سەرۆکایەتی پەرلەماندا نەبوو ینی خۆتان ئاگادارن میدیا ئاگادارن لەلایەکەوە ئێمە خۆم دەرچووم لە میدیا و شەوە پیرۆزباییم لە خەڵکی کوردستان کرد بەبوونەی پەسەندکردی ئەو یاساوە من حاضر بووم ئیمزا بکەم بۆ دەسەڵاتەی بە ئێمە دراوە لە دەستی سەرۆکایەتی پەرلەمان بەڵام چی ڕوویدا دواتر ڕۆژانە خۆپیشاندا لە بەردەرگای پەرلەمان بوون گرفتەکەش ئەوەندە کچکەیان کرد لە مادەی 3 کە پەیوەستە بە موچەی پلابارەکان لە هەرێمی کوردستان و بە شێوازێکی زۆر ناشرین بەڕاستیش فشارێکی زۆر دەرونی لەسەر پەرلەمانتاران کرا پەرلەمانتاران تکایان دەکرد لە ئێمە ڕەت بکرێتەوە ئەو یاسایە حقەت لەبەر چەند هۆیەک یاسا ڕەت کرا بەڵام یاسا ئێستا ئەو یاسایە بەو شێوازە نەبووە پرۆژە یاسا بە شێوازێکی کولیمان ڕەت کردووە لەبەر ئەوەی کە لایەنی حکومی نەمانزانی ئەوان تێبینیان لەسەر چیەیە لایەنی حکومیش گلەییان هەبوو چکاوان گلەییان هەبوو لە دەنگدانەکانی ناو پەرلەمان و تعدیلاتەکان بوو لە ناو پەرلەمان ئەو دەنگدانە هەندێک مادە لەوانە بەو ئاراستە نەبوو کە ئەوان بوو هاتبوون لە ناو پەرلەمانی کوردستاندا مادەی 21 لەو مادانە بوو ینی مادەی 10 گرفتێکی تێدا بوو ڕاستی هەرسانگاندنی ئەم بارودۆخە وای کرد ئێمە لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ئێمە دوو ڕێی جیاوازمان هەبوو ینی بەڕێز سکرتێری پەرلەمان لەگەڵ ئەوە بۆ ڕەت نەکرێتن من لەگەڵ ئەوە بۆم ڕەت بکرێت خوێندنەوەی من بۆ ئەو ناڕازاییەی کە بە تایبەتی لە ناو قاعدەی حزبی مندا هەبوو زیاتر بەو ئاراستە بوو کە ڕەت بکرێتن لێت ناشارمەوە لای من ئەوەش گرنگە بەڵام کاک دکتۆر ئەوترێت ئێوە کەوتونە تا ژێر فشارێکی دەرونی و تا ڕادەیەک عاتفیەوە کە ڕەتان کردوتەوە لە پەرلەمان من دوو بەڵگەت بۆ ئەهێنمەوە من دوو پەرلەمانتاری بەڕێز کە ناویان نەهێنم لە بەرنامەکەی منە بەڕێزان کاک عەلی حەمە ساڵح و دکتۆر شێرکۆ جەودەت یعنی من داوای ئەوەم لێ کرد بە ڕێژەی سەدی پێم بڵێن ئەم یاسایە چەند باشە یەکێکیان وتی 80% باشە یەکیان وتی 85 لە 100 باشە پرسیارەکە ئەوەیە لەکوێی دنیا یاسایەک لە پەرلەمانەوە دەرئەچێ 100% باش بێت دەکرێت ئەمان یاسا ئەم یاسا چاکسازیە من دەڵێم ئەو دوو بەڕێزەش زایدن زۆر بەڕێزیتر لە ناو پەرلەمانی کوردستان ئەگەر فشارێکی زۆریان نەئینابا سەر هۆڵی خودی دانیشتنەکان هەبوو لە ناو دانیشتن زۆر بە زۆر دەچوو دەرێ بە پێچەوانەی ئاراستەی دانیشتن لێدوانی دەدا داخویانی دەدا لەبەرەوە من دەڵێم نەک ئەو بەڕێزانە زۆر بەڕێز هەبوون لە ناو پەرلەمانی کوردستاندا من دەڵێم لە دانیشتنەکە دەرچوون گوتیان ئێمە بە تەواوی دەنگمان نەداوە بۆ دەرمالە دەنگمان بە مادەی 3 نەداوە
وایان لێکرد پەرلەمانی کوردستان ئەوەندە پەرتەواز بوو ئەوەندە شەپرزە بوو هەر پەرلەمانێک پەلە پەلە بەرگری لە خۆ بکرد بڵێ من دەنگم بۆ مادەی سێ نەداوە ئەو دەنگی بە مادەی سێ نەداوە ئەدی مادەی سێ لە بەرژەوەندی تەنیا من دایەوەکو جێگری سەرۆکی پەرلەمان بۆ ئێمەش ڕاست دەکەی شارێکی سایکۆلۆژی بوو بەڵام من بە تێگەشتێکی عەقلانی بە تایبەتی لە مادەی سێ لای من وابوو دەکرێت ئەم پرۆژەیە باشتر بکرێتن بەڵام ئەوەندە کاتی نەخایەنی ئەو کاتەی خایەندی بەڕاستی بێومێدیەکی زۆر لە ناو خەڵکی کوردستانی دروست کرد ئەوەش لە دەستی ئێمەدا نەبوو هەڵبژاردنەکان و کەمپینی هەڵبژاردنەکان وای کرد زاڵ بوو بەسەر کاروباری پەرلەماندا ئەمڕۆ لەگەڵ بەڕێز سکرتێری ئەنجومەنی وەزیران قسەم کردووە و دیارەوان پلانیان هەیە هەفتەی داهاتوو کۆبوونەوە لەسەر خودی راپۆرتی لجنە پەیوەنددارەکانی پەرلەمان ئەنجام بدەن ئێمەش دوو قۆلی و سێ قۆلی چەند ئەندام پەرلەمانێک دانیشت بوون لەگەڵ بەڕێز سکرتێری پەرلەمان باسی ئەومان کرد بوو پلانێکی هاو بەشمان هەبیتن ئەم پرۆژەیە بینین سێ مادەمان ماوە لەگەڵ چەند بڕکەیەک ئەوەی تر پەسەندە واتە ئەوەی پەسەند کراوە و تێبینی لەسەر نییە دەنگدانی لەسەر ناکرێتەوە ناکەوتە مناقەشە ناکەفتە گفتوگۆ ئەوەی دەکەفتە گفتوگۆ مادەی سێیە و بەو ئاراستانەی هەیە ئاراستەیەکە دەڵێت هەر ئەو مادە لە ناو یاسادا نەمێنێتن گرفتەکە پلە باڵەکان گرفتێکی زۆر حکومەت نییە لە ئایندەدا پەرلەمان بۆ خۆی پلە باڵەکانەوەی حکومەت پرۆژێکی تایبەت بۆ پلە باڵەکان وەکو عێراق شەو مناقەشات هەیە مادەی دە دوو ڕێی هەنا لەسەری ئەوش دوو ئاراستانە مادەی دە پەیوەستە بە دەرمالە حکومەت ئەم پرۆژەیە ناوە لەبەر دەرمالە هێناوتی ئەگینە پارە لەکوێ پارەی زیاد لە هەرێمی کوردستان هەیە پارە لە دەرمالە دینە و دەرماڵی نەیاسایی میلیارد دینار بۆ حکوومەتە گێڕێت ئەوەیە زانی پارێکی باش لەوێ هەیە حکومەت دەتوانین سۆدی لێ بین بەڵام بۆ پەرلەمانش زۆر ناخۆشە تو ئێستا نازانی چی دەبردرێت لە کێ دەبردرێت بۆ پەرلەمان دەنگی بۆ بدات ڕەنگە لە خەڵکێک ببردرێت خۆی مستحق نەبی لێی ببرێت یعنی ئەو گونەها با نەکەوتە سەر ئەستۆی پەرلەمانتە چونکە لە مەسلەی تەکنیکی لێی نازانن چی دەبردرێت مەسەڵەن ڕۆژە باسییان دەکرد لە دکتۆری مقیم خۆی موچەکەی 480,000 دینارە 150,000 لێ دەبردرێت ئەوەی خواردنە دەرمالەی خواردن پێی دەدەن ئێستا لێ ببڕی بەڕێز وەزیری تەندروستی بە منی گوت زۆر لە دکتۆرەکان تووشی گرفت دەبن نەخۆشخانەکان تووشی گرفت دەبن دەرمالێک دەرماڵی مامۆستایانی خوێندی باڵای لە ئێستاوە ڕشەیەوەکەن کە خۆپیشاندان بکەن ئەگەر چۆنە ڕێگای چارەسەری هەیە ڕێگای چارەسەری هەیە ئەمڕۆ جملێ بوو تیمی حکومەت پێی باشە پەرلەمان دەسەڵات بە یاسا بە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بدات ئەوان دووبارە ڕێخستنەوەی دەرمالە بیکەن ڕێخستنە نەک برینی دەرمالە برینی دەرمانە ئیشێکی قورسە حتا ئەنجومەنی وەزیران بیکەتن دەبێ بە وردی بیکەت لە خەڵکێک ببرێت کە بەڕاستی نەشایستە وەردەگریت بەڵام خەڵکێک هەیە دەرمالە پێدراوە بە شایستەی پێدراوە ئەو مەسلەیەکی فەنی ئەو بۆ حکومەت گرنگە مادەی 20 مادەکی خلافیە لێت ناشارمەوە بۆیە مادەیەکی مزادەی سیاسی لێوان فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی کوردستان کەواتە دیارترین سیناریۆ بۆ گۆڕینی ئەوەی بۆی کەس ناتوانێت مزایدەی پێ بکات چییە؟ ئەوەی مادەی 20 گرنگترین سیناریۆ ئەمەیە 300 براوە حکومەت یاریمی کوردستان دەڵێتن ئەم یاسا با پەسەند بیت من حد ئەدنا منیمەمی یعنی خانشین لە یاریمی کوردستان 300 دەبەخشم بە ئەوانەی لە 300 کەمترن ئەوەی لە 300 زیاتر پارێک خۆ وەردەگەن خانشین بەڵام هەیە لە 300 وەردەگرن هەیە خانشین لە هەرێمی کوردستان 120,000 وەردەگرن هەیە 200,000 وەردەگرن پێ ناژیت حتا ناکە 300 ئەوە براوە ئەوە بووە یاسا مناقەشەی ئەوە بوو ئەم مادەیە ئەسڵەن لە مادە ئەوانە نەبوو ئەوەی ڕەتکرا بوو لە یەک لە دانیشتنەکان کە من لێرە حاضر نەبووم ئەم مادەش خستیانە گفتوگۆ و ڕێیەکی وان دروست کردووە کە دەبیتە 400 لێ دوانیان داوە پەرلەمانتارن وایان لێ کردووە کە ئەمە بووە ماڵ لەسەر حکومەت بووە ماڵ لەسەر پەرلەمان ئێستا ئەو ڕۆژە پەرلەمانتاران دایانگوت ئێمە ناوەرین دژی ئەم مادەیە دەنگ بدەین دژی 400 ڕێگای حتووە سەدەکە چییە بۆ ئەم پرۆژە دەرباز 300ەوە براوە حتا ناکە هەنگاوێکی باشە 400 بوو ئەو کاتەی باری دارایی لە هەرێمی کوردستان ئاسایی پلانی بی وەکو پلانی خۆ لە بەرنامەدا بیت دۆخ چاک بوو بکرێتەوە دۆخەکە چاک بوو بکرێتە 400 بکرێتە 400 ئەوە لە بەرژەوەندی ئەو خانشینەکەیان لە خواروی 400 هەبوونی یاسایەکی چاکسازی تا ڕادەیە کەم و کوڕی تیابێ باشە یان نەبوونی یاسایەکی چاکسازی یان یاسا وترێت ئەم پەرلەمانەی ئێستام خولە فریا ناکەوێکە و پەسەندیکە ئەمە زای چۆنە
فریا دەکەویت ئێستا ئەم هەفتەیە 2 قانونی ئینفاسمان کردن 2 قانونی ترمان پەسەندکردن 1 هەفتەدا ئەم یاسای چاکسازی ئازانی چەند کاتی ئیرادە هەیە بەڵێ من دەڵێم ئیرادە هەیە کە ئیرادە نەبیت هیچی شک نابیت زانی ئەو 3 مادەی یاسای چاکسازی 2 ساعتی گەرەک 2 ساعتی پێویستە بەڵام ئەوتێر لایەنێک 2 لایەنی سیاسی 3 لایەنی سیاسی نایە خوێندنەوە چۆنە ئەو خوێندنەوەیکی دروست نییە لەبەرەوەش ئێمە لەم هەرێمەی ئێمەدا بەوە دەناڵێین زانیاری نادروست زیاترە لە زانیاری دروست زانیاری لە مەزدەری نادروست زیاترە لەوەی لە مەزدەری دروست وەربگری یعنی ئێستا فراکسیۆنەکانی ناو پەرلەمان من هەمویان دەبینم لە کاتی هەڵمەتی هەڵبژاردن بەلێ فراکسیۆن هەبوو هاتە لای من دەڵێن ئەمە دوا بکەویت بۆ ئەوەی ئەم کاتە ئێمە ناتوانین بۆ ئێمە زەحمەتە دەستی بۆ بین ئەمە عیبی تێدا نییە بەڕاشکاوی گوتووە ڕەنگە ناوێرن هەموو لە باشکرا بڵێ بەڵام ئێستا کەسێکم نەبینیوە لە ناو پەرلەمانی کوردستان ڕێگر بیت بەیانی مادام ڕێگری نیە یعنی ئەگەر کاتێک دیاری بکەن هەفتەیەک دوان تەسەورەکەن کەی من لەوە من وا دەبینم ئەم هەفتەی داهات و حکومەت ڕێی کۆتاییمان پێ بدەت چکە مەسەلا پێیوەستە بە پارەوە بڵێ و دەبێت ئەوانە ڕێیوان بەنسبەت ئێمە ئاساسە دەچینە ناو هەفتەی دوایەوە دەچینە ناو دانیشتنی پەرلەمان من وا دەبینم ئەو پلانەی ئەمڕۆ مناقشەمان کردووە ئەو بەو شێوازە من گەشتبین بۆ ئێمە کە ئەم هەفتە نەبێ هەفتەی دوایەوە دەتوانین بخینە بەرنامەی کار باشە دیارە ئەمە باسی قسەی زیاترە لەگرێ بەڵام پەیوەستین بە کاتێکی دیاری کراوە کاک قسەی زیاترش لە ئایندە دەکەین لە ئایندە قسەی لەسەرەکەین بێگومان کاک دکتۆر بەنسبەت هەڵبژاردنەوە ینی ئەم هەڵبژاردنە لە 30 ئەیلول جێگیر کراوە یان ئەگەری دواخستنی هەیە خۆیت زانای چۆنە جێگیر کراوە بەڵێ بڕیار دراوە و ئەو بڕیارە لەسەر ئەنجامی ڕاوێژکاری و دیراست هاتووە یعنی ئەوە نەبووە بۆ ینی بۆ ئەوە بێت بۆ ئیستیلاکی مەحەلەی بێت یان بۆ تاقیکردنەوە بێت یانە بۆ ڕای گشتی بێت ئەمە بڕیارەکە مەسئولانە وەرگێراوە لەبەرەوە لای من جێگای ئەوەیە ینی وەکو درێن سەرسوورمانە کە بۆ ئەو مناقشە بە شێوازە دەکرێت لایانی سیاسی تێبینی هەیە پێشتر دەیتوانێت تێبینیەکانی خۆ بە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بیدەن بەڵام ئەو کاتە کەس نەبوو بڵێتن ڕاوێژکاری کراوە لەگەڵ لایانی سیاسیش کراوە کەس نەبوو دژی ئەوە بیتەوە ئەو ڕۆژە دیاری بکرێت کە ڕۆژەکە دیاری کرا هەموو لایەک ملزەمە بەوە هەموو لایەنەکان ڕزامەند بوون و لاریان لە 30 ئەیلول نەبوو لاریان نەبوو دژ نەبوون ئەو کاتە کە هیچ لایەنێکی سیاسی نەگوتووە من پێم پەسەند نییە سیهی نۆبیت باش جۆمان لێ نەبووە من دوور نزیک جۆم لێ نەبووە دکتۆر جعفەرچی سەبارەت بەوەی کە تەنها هەڵبژاردننی پەرلەمانەکرێ هەڵبژاردننی سەرۆکی هەرێم ناکرێت یەکێ لەو قسانەی کە کرێت بۆیە ئەم پرسیارە لە جەنابتانم شەو وەکو جێگری سەرۆکی پەرلەمان لێرن بەڵام بەرپرسێکی باڵان لە ناو پارتی دیموکراتی کوردستانیش ئەڵێن پارتی نایەوێ هەڵبژاردننی سەرۆکی هەرێم بکرێت تا چەندە وایە مەسەلەن نایەوێت بەو شێوازە نییە پارتی وا دەمێنیتن مەسلەی هەڵبژاردننی سەرۆکاتی هەرێم ئێمە لە بەردەم دووڕیانەکەین سەرۆکاتی هەرێم بە چه ئاقارە گەشتووە ئەو شێوازەیە ئێمە گرفتێکمان نەبوو لە سیستەم خەڵکێک نەبوو دەیگو سیستەم دەگۆڕین بەڵیان لە ناو هەڵبژاردن نابیت بەو شێوازی ڕاستەوخۆ بکرێت ئێمەش پارتی دەمانگوت بە ڕاستەوخۆ دەکرێت یاساکە لەوەیە پرۆژێکش بۆ هەمواری ئەو یاساش لە پەرلەمانی کوردستان خودنەوەی یەکەم و بکراوە واتە ئێمە بەو شێوازەی هەیە ئێمە زەمینە نابینین کە هەڵبژاردنێکی سەرکەوتوو بۆ سەرۆکاتی هەرێم دەکرێت ئێمە ئەمە یعنی گوتومانە ناشارینەوە پارتی حازرە بۆ هەموو پرۆسەکی هەڵبژاردن بەیانیش لایەنە سیاسەکان ڕێککەون لەسەر ئەوەی هەر سێ پرۆسی هەڵبژاردن بکرێت پارتی هەمیشە حازرە واتە دوای خەڵکی ڕوونکەینەوە دکتۆر ئەگەر لایەنە سیاسیەکانی دیکە ئەوانەی بەشداری هەڵبژاردنەکەن ڕێککەون لەسەرەوەی هەر سێ هەڵبژاردنەکە لە یەک کاتا بکرێت پارتی لاری لێ نییە پارتی لاری نییە پارتی بۆ هیچ پرۆسەیەکی هەڵبژاردن لاری نەبووە لاری نییە 10 ڕۆژی ئاخرش پارتی دەست پێ بکەن پارتی کاتی هەیە بۆەوەی دەنگدەری خۆ و دەنگدەری تر بێنتە سەرەوەی سندۆقی دەنگدان دەنگی بۆ بدەن بەڵام گرفتێک لەم هەرێمی ئێمەدا هەیە پێشتر زۆر ئالوزی لێ دروست بووە ئێمە زۆر خەفەتیەوەمان خواردووە لە کاتێکدا ئێمە دەچۆین بۆ ئامادەکاری بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکاتی هەرێم هەرچی کوسپی دنیا هەیە لەم هەرێمەیان دروست دەکرد کە نابێت هەڵبژاردن ڕاستەوخۆ بکرێت بە سەرۆکاتی هەرێم باشە ئەم پرسە بۆ هەموو پرسەکە بە دستورێکی کاتیبی تانەمیشەیی بۆ هەرێمی کوردستان یەکلایی نەکرێتەوە
اینجا بچین واتەوە پێتان وایە یاسای سەرۆکایەتی هەرێمە بێت لە ناو پەرلەمان یەکلا بکرێتەوە و کۆتاییەکی بۆ بەو سیستمە تازە ئێمە دەڵێن کاتەکە بۆ هەمواری ئەو یاساش گونجاو نیە ئێستا ئەوە تەوافقێکی سیاسی دەوێت ئەو استقرارێکی سیاسی دەوێت نە سەقامگیری سیاسی پێویستمان ئێستا هەیە نە تەوافقی سیاسی ئێستا لە ئاستێکی باشدایە ئەم پرسی سەرۆکاتی هەرێم هەڵبژاردننی سەرۆکاتی هەرێم ئێمە لە قەیرانێکدا دەژین و ئەوە حقەت کەس بەقەت ئێمە پارتیمان باجی ئەوەی نەداوە سەرۆکاتی هەرێم کە لە دەستی جەنابی سەرۆک مەسعود بارزانیدا بوو خزمەتێکی استراتیژی فوق العادە گەورە بۆ هەرێمی کوردستانی کردووە و بەدەستەوەی ناوە دەستکەوتی زۆری بەهەبوو بە هەرێمی کوردستان لە لوتکەی ئەو بەرپرسیارەتیەوە ئێمە پەلامار دراوین بە شێوازێکی زۆر ناشرین نەشایستەی ئەزمموی ئێمە ئەزمموی دیموکراسی و سیاسی لە هەرێمی کوردستان لەبەرەوە ئێمە دەڵێن زۆر گرنگە ئەمە بە سەقامگیری بکرێت بە دستورێک بکرێت دستور لە جنەی دستوری لە پەرلەمانی کوردستاندا با کارە بکرێتەوە دەست ببەت بۆ ئەم پرسە بە شێوازێکی تەوافقی سیاسیەک لای بکەینەوە اینجا بچین هەڵبژاردنێکی سەرکەوتۆ بکەین بۆ ڕوونە هاوڕێیان سی چرکەم بدەنێ ئەم پرسیارە گرنگە لە دکتۆر یەکەم بە سوپاسەوە گەر لە سی چرکە وەڵام باتەوە ئەوترێت بۆ نمونە کارەبا خراپە بنزین نییە و ئەگەر هەش بێ گرانە و کواڵەتی خراپە موچە خۆران لە دۆخێکی خراپەژین بە کورتی و کوردی ئەوترێت پەرلەمان ئاگای لە خەمی خەڵک نییە وایە ئەگەر وانێ بە بەڵگەی چی زۆر بەزانی چۆن من دەڵێم مەسلەی پەرلەمان لە خەمی خەڵکدایە حکومەتی هەرێمش لە خەمی خەڵکدایە دلیل وەزعی هەرێم لە 2009 تا 2013 لە ڕووی ئیداری لە ڕووی خزمەت گوزاری و پێشترش هەر لە 2007 دەستکەوتەکان کە وەزعی ئیدارایی هەرێم بەرەو باشی چوو دەستکەوتەکان زیاد بوون خزمەت گوزاریەکان زیاد بوون لە 2013 بۆ 14 ئێمە تووشی ئەو وەزع بووین کە لە بەغدا ڕۆیتە و تووشی بودجەبڕی بووین ئەوانە بووین بەڵام حکومەتی هەرێمی کوردستان خۆراگر بوویە بەلێ توانیەوە جزئی گرفتەکان چارەسەر کرد بەلێ مادەم توانی جزئی چارەسەر بکەت واتە ئیرادایەکەیە بۆ چارەسەرکردن و بتەئکید من ئەو قەنەعەتم هەیە لە ئاسووەکی نێزیکدا یعنی لە کاتێکی نێزیکدا من ئاسووەکی ڕووناک بۆ ئەو پرسانە دەبین دکتۆر جعفەر ئیبراهیم ئێمینکی جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان سپاس بۆ کاتی بەێمەت بەخشی سپاس بۆ زانیاری سپاس بۆ ئێوەش بۆم دەرماندوون هەر بژین بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتاییات سپاس بۆ تەواوی هاوکارانم لە ستۆدیۆی ناوەند تا باسی ڕۆژێکی دیکەیەوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن کاتێک